بایدن بۆ چارەسەری گرفتە دروستکراوەکانی ترەمپ گەشتێک بۆ وڵاتانی ئەوروپا دەست پێ دەکات کە 50 ساڵە خۆی بۆ ئامادە دەکات ئەمەش لە سەرزاری وتەبێژەکەیەوە ڕاگەیەندراوە. پاش 5 مانگ لە دەست بەکاربوونی وەکو سەرۆکی ئەمریکا، جۆ بایدن با سەردانێکی بەریتانیا دەست بە گەشتێک بۆ ئەوروپا دەکات و بڕیارە 8 ڕۆژ بخانێت دوای وێزگەی گەشتەکەشی سویسرا دەبێت لەوێ لەگەڵ پۆتین هاوتا ڕووسیەکەی کۆ دەبێتەوە. بایدن لە گەشتەکەیدا دەچێتە بارگەی یەکێتی ئەوروپا لە بڕۆکسل و بارگەی ناتۆ و بەشداری لە کۆبوونەوەی لوتکەی گروپی 7 وڵاتە پیشەسازیەکە لە کۆرۆناڵ دەکات و گەرنگترین دۆسەی گفتوگۆکانیشی پەتای کۆڕۆنا و کەش و هەوا دەبێت. ئەم گەشتە بۆ سەرۆکی نوێی ئەمریکا زۆر گرنگە. هەروەک جین ساکی وتەبێژی بایدن دەڵێت سەرۆک 50 ساڵە خۆی بۆ ئەم کارە ئامادە دەکات. ئەمەش وەک ئاماژەیەک بە ژیانی سیاسی ئەو سەرکردە ئەمریکیە. سۆزان ماڵۆنی لە پەیمانگەی برۆکینگز بۆ توێژینەوە کە بارگاکەی لە واشنتنە دەڵێت هەرچەندە ئەوروپیەکانە وشە دڵنیاکەرەیانە بە هەندێک گومانەوە دەڵێن، بەڵام پێیان وایە کە بایدن خۆی ئامادە دەکات بۆ بەستنی پەیوەندیەکی تەندروست و ئەمەش تەنها پەیوەست نییە بە 4 ساڵی ئایندەوە، بەڵکو پەیوەستە بە حەقیقەتی دیموکراسەتی ئەمریکیش. بڕیارە سەرۆکی ئەمریکا لە گەشتەکەیدا چاوی با بۆریس جۆنسن سەرۆکوەزیرانی بەریتانیا بکەوێت و لە پەراوێزی کۆبوونەوەی 7 وڵاتە پیشەسازیەکەش چاوی بە ئەنجێلا مێرکەل ڕاوێژکاری ئەڵمانیا بکەوێت. هەروەها بڕیارە لە کۆتایی گەشتەکەی بۆ بەریتانیا بایدن و خانمەکەی چاویان بە مەلیکە ئەلیزابێز بکەوێت. ئامانجی سەرەکی گەشتەکەی بایدن چارەسەر و ڕاستکردنەوەی ئەو بڕیار و کێشانەیە کە ترەمپ ڕوبەڕوویە وڵاتی کردوێتەوە و لای ئەوروپیەکان لا گرنگترین یان باجەکانی گومرگ و کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان. بایدن لە نووسینێکدا کە ڕۆژنامەی واشنتن پۆست بڵاوی کردوێتەوە نووسیوێتی ئایا هاوپەیمانەتەکان و دامەزراوە دیموکراسیەکان لە سەدەی ڕابردوودا توانیویانە ڕوبەڕووی هەڕەشە و دوژمنکاریەکانی سەدەی نوێ ببنەوە؟ وەڵامەکەی بەڵێ و ئەم هەفتەیە بۆ ئەم مەبەستە هەلێکی گونجاومان لەبەردەستا. لا گرنگترین دۆسەکانی گفتوگۆی بایدن و پۆتن کە بڕیارە 16 مانگ لە ژنێڤ بەڕێوە بچێت، دۆسەی ئۆکرانیا و بیلاڕووسیا و ئایندەی ئەلێکس ناڤالی ڕۆژنامەنووسی ئۆپۆزیسیۆنی زیندانی کرا و واهێرشە ئەلکترۆنیەکانە. با مەبەستا کۆشکی سپی دەیەوێت پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات ئارامی زیاتر بەخۆیەوە ببینێت، بەڵام با بڕوای ئەلێکساندەر ڤێرشباوی دیبلۆماتکاری ئەمریکی پۆتن ئەمەی ناوێت. کاتی ئەمریکا جگە لە هەندێک زانیاری کەم وردەکاری ئەو دیدارەی نەخستوەتە ڕوو، هەروەک ئەوەش نەخراوەتە ڕوو کە دوای دیدارەکان کۆنگرێ ڕۆژنامەنووسیان دەبێت یاخود نا. یەکێک لەو ڕخنانەی ڕوبەڕووی ئەمریکا دەبێتەوە دواخستنی گاندنی ڤاکسینی کۆڕۆنای بە وڵاتان، بۆی لەم سەردانەدا واشنتن دەیەوێت ئەم بابەتە چارەسەر بکات و وێنەی ئەمریکا بەڕووی جیهاندا لە ڕێگەی ئەوروپیەکانەوە جوان بکات. وەک ڕایانگاندووە واشنتن لە سەدا 75 ئەو 8 ملیۆن ڤاکسینەی گاندووەتە وڵاتان کە بڕیارە لە ڕێگەی پرۆگرامی کۆڤاکس با دادپەروەری بەسەر وڵاتە ژارەکاندا دابەش بکات. لا دەست پێشخەریەکیشدا بە ئامانجی چارەسەری کێشەکان هونەرمەندان لە کۆڕۆناڵ و لە بارگەی لوتکەی 7 کارێکی هونەریان بە پارچی ئامێرە ئەلکترۆنیەکان دروست کردووە و نمایشی دەکەن.